زۆر باشە. لە پرسیارێکی تری تەکنیکیدا دەڵێت Sie müssen in eine Kurve auf nasse Fahrbahn plötzlich bremsen. لۆفەیەکت لە پێشە جادەشتەڕە لە ناکاو دەبێت ستۆپی بکەیت. Welche Besonderheiten bestehen bei einem Fahrzeug mit Antiblockiersystem ABS? کەواتە کاتێککە لەو لۆفەیەی جادەتەڕە لە ناکاو دەبێت ستۆپ بکەیت، ئێستا چ تایبەتمەندیەکی هەیە ABS لە بۆ لە ئۆتۆمبیلەکەت؟ ئۆتۆمبیلەکەت ABS-ی هەیە لەو بارودۆخەیدا کە ستۆپ دەکەی و جادەتەڕە چ تایبەتمەندێکی هەیە؟ یەکەم دەڵێ Die Lenkfähigkeit bleibt länger erhalten. واتە چ؟ هەڵسوکەوتی سوکانی کۆنتڕۆلی سوکانی زیاتر لە دەستت دەمێنیتەوە. ڕاستە یەکەم. دووەم Das Fahrzeug bleibt immer fahrstabil. ئۆتۆمبیلەکە بەهۆی ABS-ەوە هەمیشە بە سەقامگیری دەمێنێتەوە؟ نەخێر. سێیەم Das Fahrzeug kann nicht aus der Kurve rutschen. بەهۆی ABS-ەوە ئێستا ئۆتۆمبیلەکەت لە لۆفەیدا دەرناچیتن؟ مەرج نییە خێرایەکەت زۆر بیتن ABS-یش لەوانەیە نەتوانیتن ئەو کاتی ڕزگار بکە. کەواتە لێرەدا تەنها یەک وەڵامی ڕاستە، ئەویش وەڵامی یەکەمە. ئۆکەی؟ بچینە سەر پرسیاری دواتر. Wie wirken sich die Kurvenlaufeigenschaften einer Fahrzeugkombination PKW mit Wohnanhänger beim Abbiegen aus? کاتێکەوە لۆفەیەکت هەیە لە لۆفەیدا تێپەڕ دەبی، باشە؟ ئۆتۆمبیل و بە عەرەبانەوە لێ دەخوڕی لەو لۆفەیە لە کاتی چکە عادەتیان لۆفە دەبی بۆی بشێنی، یعنی پێچ بکەوە لە لۆفەیدا. لەو پێچکردنەوەی لەو حاڵتەی لۆفە چ تایبەتمەندیەکی هەیە بەسەر خۆت و ئۆتۆمبیلەکەت و عەرەبانەکەتەوە؟ لە وەڵامدا دەرێن Der Wohnanhänger ئەو عەرەبانەیەم ئەو کەرەڤانەیەم kann die Kurve schneiden. دەکرێتن ئەو کەرەڤانەیەم لۆفەکەی ببەزێنیتن، واتە داخیلی سایدی بەرامبەر ببیتن ئەگەر وریان نەبین، کەواتە یەکەم ڕاستە. باشە؟ دووەم Der Wohnanhänger کەرەڤانەکە läuft in der Regel in der Spur des PKWs. خۆی تایەکانی کەرەڤانەکەی ڕێک بەسەر ئەو شوێنەیدا دەڕۆن کە تایەکانی ئۆتۆمبیلەکەت بەسەریدا ڕۆشتیە؟ نەخێرەوە زەحمەتە، بۆیە دەبێ وریابی. کەواتە دووەمی غەڵەتە. سێیەم Der Wohnanhänger kann ausschwenken. ئەو کەرەڤانەیە دەکرێتن دەربچیتن لە جادەی بە دیوی سنووری جادەی دەربچیتن، کەواتە ڕاستە. یعنی هەردوو لامان هەیە، هەم دەکرێتن گریمان ئەوە جادەیە، هەم دەکرێت بە دیوی جادەیدا دەربچیتن، هەم دەکرێتن بە دیوی سایدی بەرامبەردا داخل ببیتن، سایدی بەرامبەر بەسێنیتن. کەواتە لێرەدا هەردوو وەڵامی ڕاستە، یەکەم و سێم. باشە؟ زۆر چاک. پرسیاری دواتر. Was kann die Funktion eines Spurhalteassistent einschränken? ئەمە سیستەمێکمان هەیە کە پێی دەگوتێ Spurhalteassistent. ئەو سیستەمەی کە لێ ناگەڕێتن لە سایدی دەربچی، هاوکارت دەبیتن لێ ناگەڕێت لە سایدی دەربچی. کەواتە چ شتێک وا دەکاتن کە ئەو سیستەمە ئیش نەکاتن، ئیشکردنی ئەو سیستەمەی سنووردار بکاتن؟ لە وەڵامدا دەڵێن eine Verschmutzte Fahrbahn. ئەگەر جادە پیس بوو لەو حاڵەتەیدا دەکرێتن سیستەمەکە کامێراکانی سیستەمەکەی چ نەکەن؟ خەتەکان نەخوێننەوە، کەواتە لەو حاڵتەیدا دەکرێتن جادە پیس بیتن کاریگەری دروست بکە. ڕاستە. دوو fehlende Fahrbahnmarkierungen کاتە کە هێڵکاری لەسەر سایدەکەی لەسەر جادەکەی نەکرابیتن، تەبعەن ئەو سیستەمە ناتوانانی ئیش بکاتن. ڕاستە. سێ fehlende Leitplanken. Leitplanken چییە؟ جاری وا هەیە کاتێک لە تەنیش جادەی بەرزاییمان هەیە، ئاومان هەیە، کەنداڵێکمان هەیە، یاخود لۆفەمان هەیە، لەو حاڵتانەدا ئاسن دانراون، ها لە کوردستانی زۆرە. ئەو ئاسنە پارێزگاری دەکات بەوەی کەوا گەر ئۆتۆمبیلێکیش دەربچیتن کارەسات ڕوونەدا نەکەویتە ناو ئەو کەنداڵە یاخود نەکەویتە ناو ئەو ئاوی. زایتلیشە شوتسە، پارێزگاری لە لێواری جادەکەی دەکات بۆی کەوا ئۆتۆمبیل دەرنەچی لە جادەی. دەست خۆش بیتن خوشکی من. کەواتە
هیچ علاقه بە مۆزوعەکەیدا نییە وەڵامی سێم. ئەمە باسی ئەو سیستەمەی دەکەین کەچی لایت پلانکن شتەچی ترە، بۆیە تەنها وەڵامی یەکەم و دووەمی ڕاستە. ئۆکەی؟ جەماعەت تکایە هاوکار بن، لایکی شاشە بکەن، لایکی شاشە زۆر بە کەمی دەڕوات. هەمووتان بێکەوە هاوکار بن، لایکی شاشە بکەن، سپاسان دەکەم. پرسیاری دواتر Worüber sollten Sie sich vor einer Fahrt mit einem reinen Elektrofahrzeug informieren? ئۆتۆمبیلەکەت چییە؟ تەواو کارەباییە. پێش ئەوەی دەست بە لێخوڕینی بکەی پێویستە معلومات لەسەر چ هەبی، زانیاری لەسەر چ وەربگری. سپاس دەکەم خوشکی بەڕێزم، دەستی هەموو لایەکی خۆش بیتن. یەکەم، an welchen Orten ich das Fahrzeug aufladen kann. لە چ شوێنێک دەتوانم سیارەکەم شەحن بکەوە؟ پێویستە بزانم. باشە؟ ڕاستە. دوو، wie ich mich nach einem Unfall verhalten muss. دوای ئەوەی کە خوا نەخواسە تووشی ڕووداوەکی هاتۆ بووم و سیارەکەشم کارەبایی بوو، پێویستە چۆن هەڵچ و کەوت بکەم؟ خۆکو سیارەی ئاسایی نییە. تەنانەت یعنی هەر بۆ حاڵەتی ئاسایش جگە لە ڕووداوی، وەڵامی دووەم ڕاستە، جگە لە ڕووداوی ناتوانی ئەتوو لە خۆتەوە بچی بۆنیتی هەڵدەی و دەستکاری بۆنیتی بکەی. یعنی ئەگەر گریمان کێشەی تێکەت سیارەکەت ناتوانی بە کەیف خۆت دەستکاری بکەی، چونکە تەنانەت کێبڵی تێدایە بە تایبەتی ئەو کێبڵە زەردانی کە لە ناو بۆنیتی هەنا، والله عالم نزیکەی 400 واتی هەیە. باشە؟ کارە ساتە ئەگەر ئەتوو خوا نەخواسە لە نەزانینی خۆتەوە دەستکاری بکەیت. ڕێک وشک و برشکمان دەکەنەوە، دەمان برژێنن. سێمیان Beeinflussfaktoren auf die Reichweite. طبعاً پێویستە بزانم ئەو شتانە چین کەوە کاریگەری لەوەی دەکەن کە وزەی ئۆتۆمبیلەکەم زیاتر سرفکەن، وەکو بۆ نمونە تەبرید، وەکو بۆ نمونە هەوای گەرمی ناو سیارەی. ئەوانە کاریگەریان لەسەر چه هەیە؟ کاریگەریان لەسەر ئەوەی هەیە کە پاتیریەکە شەحنی زووتر خلاص ببیتن، بۆیە وەڵامی سێمیشی ڕاستە. ئاگداری ئەو سێ بارودۆخەی بە. ئۆکەی؟ دەستخۆش کاکە کوڕە کورد، دەستخۆش بیبرێمن. دایمەن شتێک ئەگەر زۆر بە سوود بیتن ها خەڵک کەمتر لە دەوری کۆ دەبتەوە، عادەتیان هەروایە. یعنی ئەگەر بابەتەکی بە سوود بیت، دەرسێک شتێک بیت، بابەتەکی دینی بیتن، خەڵکێکی زۆر کەم لە دەوری کۆ دەبنەوە، خەڵکێکی زۆر کەم بۆچی گۆتەنی پێی دەزانیتن. بەڵام ئەگەر لایڤەکی دیکە بیت و بێ سوود بیت و قسەی عەلەق و بەلەق بیتن، دڵنیابە یعنی لایڤم دیتیە لەو کاتانەش کە بەیانیشە کە خەڵک لاوانەی ئێستا برێتن وڵای خەڵکەکە لە خەوی هەڵنەستایە بۆیە خەڵکەکە کەم لە لایڤێ. بەڵام لایڤم دیتیە هەر لەو کاتەس بەیانیانەش قەنەعەت بکە نزیکەی 1000 کەس تەماشای کردیە، تەنها لایڤەکە بێ سوود بوو و هیچ کەلکەچیشی نەبووە. پرسیارێکی ترمان هەیە. Sie planen eine längere Reise mit einem reinen Elektrofahrzeug. پلان دادنەی بۆ سەفەرێکی دوور و درێژ بە ئۆتۆمبیلەکە تەواو کارەباییە. ئۆکەی؟ ئەوە کۆتا پرسیار دەبیتن. باشە جەماعەت؟ Was sollten Sie beachten? پێویستە ئاگاداری چ بی؟ یەکەم، die Verfügbarkeit von Elektrotankstellen. پێویستە ئاگاداری ئەوەی بم لەکوێ دەتوانم ئۆتۆمبیلەکەم شەحن بکەمەوە، چونکە لە هەموو بەنزیخانەیەک ناتوانانی بەنزین و گاز نییە بچی لە هەموو بەنزیخانەیەکی 2 دقیقە تێی بکەی بەنزین و خەڵاس. نە، کەواتە ڕاستە یەکەم. دووەم، die Ladezeit der Batterie. شەحنکردنەوەی پاتریەکەی. وەکوی گوتم بەنزین نییە بە 2 دقیقەی یەکسەر بەنزین تێکە و تانکی فول بوو تەواو بەس دەست بە لێخوڕینی بکە. بەڵکو جاری وهەیە بەلای کەمی 5 ساعت دەبی لەسەر شەحنی دابنێ کاک. ئەتو هەر مۆبایلی وەچی لەسەر شەحنی دادنەی ئەگەر وایە شانەکەت باش بیتن بە نیو ساعتی شان دەکات، زۆر باش بی بە نیو ساعتی شەحن دەکات، باش نەبی بە 2 ساعتی شان دەکات، ئەوجا چزایەوەی ئۆتۆمبیلی شەحنکەی، کەواتە ئاگادار بە. سێمیان den Einfluss extremer Außentemperaturen auf die Reichweite. طبعاً لێرەدا ئەگەر بێت و گریمان بە تایبەتی ئەمن هەڵبستم گەرمی پێ بکەم. طبعاً گەرمی کاریگەریەکی زۆری هەیە.
بەپێی دەرەجاتیشە ئەگەر دەرەجە زۆر زیاد کرد بیت و گەرمیەکە قەنەعات بکە لاوانە نزیکەی 100 کیلۆمەتر کەمتر بکاتەوە لەسەر غایشڤایتەکەت لەسەر گەیشتن یعنی ڕۆیشتن لەسەر پاتریەکەی. بۆیە دەبێ وریابین گریمان ئەگەر ئۆتۆمبیلێک 300 کیلۆمەتر سەرەتا کە پاتریەکەی 100 فول شەحنە 300 کیلۆمەتر پیشانتدا دەتوانین لەسەری بڕۆی کاتێککە بە بەردەوامی گەرمیت پێکردبیتن گریمان زستانە بە بەردەوامی گەرمیت پێکردیە ئەتوو نەک 300 کیلۆمەتر 200 کیلۆمەتر لەسەری ناڕۆی ئەوەی لە من وەربگرە چونکە کاریگەریەکی زۆری هەیە. باشە بۆ خۆمان ئۆتۆمبیلی کارەبایمان لەکنە لە شەریکەی کاتەکە لەسەری دەڕۆین. یعنی جاری وهەیە زستانە بەڕاستی زۆر سەرماشتە زۆر سەرماشتە کەچی دەبێت ڕەچاوی ئەوەی بکەین کەکە بەشی تەنها 8 ساعاتەکەی من بکاتن ئەو پاتریە. کەواتە لێرەدا هەرسێک وەڵام ڕاستن جەماعەت بە هیوای ئەوەی کە سووتان لێوەرگرت بیتن 5-6 پرسیارەکە تقریبان هەموویم ڕیکۆرد کردیە ئەو چەند پرسیارەی کۆتاییم ڕیکۆرد کردیە ئەوڕۆ ئینشاڵڵا لە یوتیوبی دادنێمەوە دەتوانن سوودی لێوەربگرن. باشە؟